گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ئەخیرا بوتی ژیانی براهیم ڕەوڤەحیان ئەحمە سالار ببوورە نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورم لەیەک نازانە ئەڵێ کوورەکەی من وتم خولە چەخماخم من وتم خولەی تەخماسازم خواردنێکی خۆشتان بۆ دروست دەکەم ئەوی شیرینەیەکی کوردەواریە هەموو جار خەڵک دروستێکە منیش حەزم کرد بە شێوەی پاکستانی یان هەندی دروستی بکەم. گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. یەکێ لەو بورگانە ئەوەیەت ئەگەر ئامادە بن من چەند پرسیارێک لە شادان خانەکەم کاک شەماڵ بەڕێستان ئەبێ لەوانەیە پرسیارەکان هەنێک پەیوەندی بە بەڕێستانەوە بێ دوایی خۆتان نمرەی بۆ دانێ بزانن تا چەندی ڕاستی کردووە حازرن وەرەق و قەڵەم دارین چەنی بەمێ بێگومان کاک شەماڵ حاکمە بێ لەگەڵما لەم بڕگەی بەڕێستانە بۆ یەگەر من هەنێک فریان نەکەوتم لە یاخود زانینی ڕاستی دروستی وەڵامەکان کاک شەماڵ هاوکاری مەکان لەمایانە. شادان خان ناوی 5 ئەکتەری ژنم بۆ بژمێرە ئەکتەری کوردەڵێم سەرتۆپی هەمویان مامۆستای بەڕێز بەدی عەدالتاش گەزیزە عومەر خەرمان هیرانی تەلار هیرانی ژیانی براهیم. کێ ڕۆڵی سەرەکی جەنابی موفەتیشی دەبینی؟ لە تەمسیلی جەنابی موفەتیش باوکشمیتیا بوو لە جەنابی موفەتیشە مامۆستا عەبدولی حەمەدجوان کە جەنابی موفەتیش بوو. فیلمی نێرگز بووکی کوردستانە بەڕێزیشتان ڕۆڵتان تیا بینیوە ئایا ئەزانی کێ مۆسیقاکەی بۆ کردووە میوزیکەکەی بۆ دانابێ؟ لەو بڕوایم مامۆستا سەر هەڕەوفە. شادان خان یەکەم کاری کاک شەماڵت بیرە چی بوو پێم وابێ لە پێشتری شاباسی کرد؟ یەکەم کاری شەماڵ ئەو باسی هەملەتی کرد بەس ئەو کاتە من ئێمەکتریمان ناناسی یەکەم کاری شەماڵ کە بیرم بێ شەوکەت ناگەڕێتەوە لەسەر شای باشە چی وشەیە کاک شەماڵ زۆر دووبارەیە کاتەوە وشەیەک یاخود ڕستەیەک زۆر دووبارەیە کاتەوە لە کاتی قسەکردنیان زۆر کەسە بەکارێنی کاڵێ دوای ئەوە فڵان شت ینی وشە نییە ینی دەنگێکە ئەوە زۆر بەکارهێنێ. ئۆکێ باشە. شادان خان کێ وەستایە؟ هەمیشە شەماڵ وەستا بوو. ئەمە لێرە من بۆم داناوی گۆرانی کێ وەستایەکە بڵێ شەماڵ بەگەڵ بێڵێ منی چەپڵی بۆ لێم هەچە گۆرانیەکە نه هەر شەپڵە نا هەردووتان مادام وە کاک شەماڵگیانە بێ تا ئێستا نازانین نمرەکان لای بەڕێستان چەنە بۆ شادان خان وەریگرتووە بەڵام کێ وەستایە بێ زەحمەت کێ وەستایە بۆمان بڵێن. واللهی گۆرانەکەم من ئەگەر بڵێم بە تەواوی لەبەرم نییە چونکە یەکەم گۆرانی من نییە خۆشەویستەکەم بڵێن هاوڕێی خۆشەویستم عەدنان کەریمە لەحنی کاک سەلاح ڕیموفە بەڵام هینا کاک عەدنان و پەیمان خان و توانە بەڵێ که وزنی آخونینی
لدستايا لدستايا چێزێکی نەبەزیوی لەمەستايا لەمەستايا چێزێکی نەبەزیوی لەمەستايا لەمەستايا دەست خۆش زنکان خۆش بێ أخيرا وتي ئەخیرەن وەتی پێمانوت زیاتر شعر ئەزانم شعرم لەبەرە من زیاتر حەزم لە خوێندنەوەی شعر زۆر زۆر بۆیە توانم زۆر جار شەماڵ گۆرانەکان ناڵێ و من لەژێرەوە کە بچین لە دانیشتنا بێ لە کۆبوونەوە بێ لەگەڵ برادران دانیشی حەزەکەن شەماڵ گۆرانەکان بڵێ ئەو دەنگە خۆشەکەی هەیە و منیش شعرەکان زۆر جار ئەگەر کەلیماتی پرچێ بیرێخەمەوە ئاها زۆر چاکە خوا لە یەکتان نەکە شاداخان پێنج کاری کاک شەماڵ بژمێرە بەناو کە ڕۆڵی سەرێکی بۆ نمونەت بینی بێ لە فلیمە هەلو هۆڵند لە درامای دواشە و دەوری هینە بینی باوکەکەی بینی باوکێ بینی لە وڵا زۆریشە ئەمە چەندەموت ئێمە هێشتا دوانەوەتوە چی زۆرە من ئەڵێم داوای پێنجم کردووە شروع بۆ کۆنەکان ڕاستەکە لە یاخە شخصیەتەکانت بێسە لە دەوری حەمەدۆکە دەوری ناخۆ ناڵە چ دەورێکی بینیوە لە پێش دەورم حەمەدۆک دواشە و لەگەڵ خانەکەی حاجیاغا لەگەڵ ئاکامی نهێنیەکان ئێستا گۆرانەکەی دوت ئەوەیان ژیان دەوری نەبینی بەس گۆرانەکەی ئەو بووە نە ئەوەی ئەڵێم بۆیە بۆ هاوکاری پێموتی وەڵم ئێستا گۆرانەکەی دوت گوڵاڵ باشە کاک شەماڵ سەرەی بەڕێستانە نازام چەندی هێنا شاداخان وەڵاهی هێشتا غەڵەتی کرد ئەوانتری مەزبوط بوو یەکەم جار چ ئیشێکی منی دیوە لە چ ئیشەکان منی دیوە هەمووتی شەوکەت ناگەڕێتەوە شەوکەت ناگەڕێتەوە طبعاً ئەم بەو ڕوانگەی ڕەنگە تێگەش بێت ئیشەکەی منە لە چکە دەرهێنانی من بوو بەڵام من و شادان پێکەوە کارێکمان کرد کە لە بە هیچ جۆرێک باسی نەکراوە تا ئێستایش مەموزین بوو تەسویر نەکرا ئەوەڵ جاریشە من و شادان بەیەکەوە کارەکەین من دەوری مەمەبینی ئەو دەوری زیینێ بینی بەڵام موافقەتی بۆ نەکرا هەموو شتێکی تەواو بوو جلوبەرگ مۆسیقا هەمووی حتا گۆرانی قژزەر کە لە تەلەڤیزیۆنی کەرکووک دواتر تۆمارکرا هی ئەو ئیشە بوو هەموو شتێکی تەواو بوو بە مۆسیقا و بە هەموو شتێکەوە بەڵام ساڵی 76 بەڵێ ساڵی 76 ساڵی 77 و یەکەم جار بەیەکەوە کارمان کرد بەڵام بەداخەوە کارە ڕێگەی پێ نەدرا لایەن دەسەڵاتەوە بۆی تۆمار لە خراجی هاوڕێم کەنەوزاد مەجید ئخراجێ کرد من دەوری مەمە بینی شادان دەوری زیینێ بینی زۆربەی هونەرمەندانی تیا بوو یعنی کاک عەبدولی حەمەدجوان بەڕەحمەت بێ کاک ئاخری کاک فواد هەموو زۆربەیان شاداخان سەرەی بەڕێستانە حاکم بە لەگەڵما پرسیارە هەڵە و ڕاستەکانی کاک شەماڵ بژمێرەت کارەکەمە پیسکەی تەرپیر کێ ڕۆڵی سەرەکیە بینی کاک شەماڵ پیسکەی تەرپیر ڕۆڤیحیا ڕۆڤیحیایان نەحمە سالار ببوورە ئەوە من لێ تێکچوو پیسکەی تەرپیر و لەگەڵ چیە چاتێکەوەم کرد پیسکەی تەرپیر کاک ئەحمە سالار بوو چونکە کاک ڕۆڤیحیا بەڕەحمەت بێت هەر لە پیسکەی تەرپیران نەبوو ئەوە هەڵەیەک قەینا شاداخان هەڵە بە دوای کاگەڕەکە بە هەڵە بۆ نووسیشم ناوی پێنج فیلمی کوردی بۆ بژمێرە بۆ بڵێ بێزەحمەت بۆ فیلمانێکە خۆشم دەورتیاردووە بەڵێ مەرجنی ئیتر ناوی پێنج فیلممان پێ بڵێ ئاکامی نهێنەکان بیرەوەریەکان نێرگز بووچی کوردستان کەسی ڕۆژهەڵات باکوور کەسی بیر ئەوە بۆ فیلمێکی زۆر زارە زۆر فیلمێکی زۆر جوان بوو هەتا ئێستاش لە ئەندێشەمان ماوە
باکووری بوو لە ئەمریکا و کوردستان دروستکرا بوو لە ئەمریکا و کوردستانی باکوور دروستکرا بوو لەگەڵ ڕۆژانی زەرد باش بوو بە پێنج شادانخان پێنجی وت ئەنجی مەزبوط ئەم حیوارە تەواوکە کاک شەماڵ ئەگەر گوڵاڵە بۆ من نەبێ نایەڵم بۆ هیچ کەسێ گوڵاڵە ئەوە چیتە؟ ئەگەر ئەو گوڵاڵەیە بۆ من نەبێ نایەڵم بۆ کەس بێ تەمە درێژم خوا لە یەکتان نەکایە ئایا بیتە شانۆگەری ئەحەی کوڕن و کێ نووسیوێتی تەمان دەرهێنان و نووسێرەکەشی هەر یەک هونەرمەندە یەک بەڵێ حەی کوڕن و من لە کوردستان نەبوو کە کراوە طبعاً من لە هۆڵەندا ئەوسا تیپی پێشەی شانۆی کوردی کردیان کاگازات حەمەپچکۆل دەوری سەرەکی وابزام هەر ئەویش خراجی کرد متأكد نیم بەڵام وابزام ئۆکێ لە نووسین و دەرهێنانی چێواری مەسنە ئەسمان چێوارە بڵێ ئەوە دوو هەڵە شادانخانە شانسی باشە دارەکانی قورستر بە کەلۆریەوەی ئەم حیوارە هیچیە دام مەگرن بابە و بەرزیەوە بمرم ئێستا ناوی شانۆگەریەکم لێ پرسیتی کێوتم پێش ئەم پرسیارە حەی کوڕن ئەحەی کوڕن ئەوە هاوکاریم کردی قەی ناکە بەڕاستی من ئەو شانۆگەری و ئەو درامانی کە سەیرم کردووە زۆرینەی ئەها هەنێ لاینمان لا جێمێنێ هەنێ دێرمان لا جێماوە زیاتر حکمی سیرمان کردووە هەوڵم داوە زۆرتری نیش دراما و ئەم شتانە بێوتم با زۆر نەڕۆینە دەرەوە کارەکەی خۆمان لە بوارەکەی خۆمانە کاک شەماڵ پێنج کاری خۆتانم بۆ بژمێرە کە خۆتان و شادانخان لەگەڵێکە ڕۆڵتان بینی بێ ڕۆڵی سەرەکی بڵێن کە دوانی بۆ نمونە کابرا سیرەکە ژیانی گالیلۆ کۆشک سمکۆڵانی ئەسپەشێ شالی کێ نووسەری ڕۆمانی تەنەکەیە هەنەکە بەڵێ نازانم چۆن زۆرت خوێنێتەوە دڵنیام هەمومان خوێندومانەتەوە یەشار کەمال هەنەکە ڕۆمانەکەی کە نووسی بێتی ڕیەشار کەمال نووسی بێت من نەمخوێنێتەوە بەڕاستی بە ڕۆمان نەمخوێنێتەوە بەس بە ئامادەکردن و دەرهێنان نزانم کاکسالا ئیشتا کردو بەڵام وەکو ڕۆمان تەنەکەم نەخوێنێتەوە ئەمە یەشار کەمال بەڕاستی یەک ڕۆمانی خوێنێتەوە ئیش هەمە دۆکە ئەو حیوارە چی بوو کە خولە چەخماخە دێت و خولە چەخماخساس بڵێن چۆنەڵی کەشفە بێ ئەو حیوارە چی بوو لەو بێناکە ڕویاننا هیچت بیرە بیرم نییە بەڵام بۆ پاکانەی خۆی قسەیەگەکە بۆ پاکانەی خۆی پاکاتەوە شتێگەڵێ ئەڵێ کوورەکەی منوتم خولە چەخماخم منوتم خولەی چەخماخسازم بەڵێ بۆشم ئاسان کردیتەوە کاک شەماڵ زۆرم بۆ ئاسان آخر حساب نییە بۆ شادانخان زۆری هەڵە کرد کاک شەماڵ بڵێت چەنی ڕاست گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێگومان بەپێی ئەزمموی بەڕێستان زۆربەی کات لەگەڵ لە کاتی کارکردنە لەوانەیە دەورێکی خۆش ڕووداوێکی خۆش ڕوویدابێ جانازام کوامتان ڕووداوێکی واتان بەسەر هات بێ بۆمان وڵای مەگەر شادان من یعنی ئەوە نەبێت شادان نەزانێت لە کاتی ئیشکردنە زۆر جددیم ینی ئێستا ئاوا پێەکەن و قسەی بەس لە کاتی ئیشکردنا ینی شێتم شێت زۆر جددیم
زۆر کەم تووشی و حاڵەتە بم شتێکی خۆش و ڕووداوی خۆش بەڵام شادان لەبەرەوەی لە کاتی ئیشکردنیشە هەر ڕووخۆش و سوحبەتشی و نوکتە و شتە ڕەنگە لای ئەو شتی زیاترە بیست ئەم دەقێن بەڕاستی هیچ شتێکی وام لە خەیاڵ نییە قەت نەبووە حیوارێک مەسەلەن لەپڕ هەڵەیەکە کردبێ سێرەکەی لە خۆتا زۆر وا هەستەکەی زۆر تەواوی بەڵام دەرهێنەریانەوان هەموو پێکەنن نازانی مەسەلە چییە وتو مەزەمە حیوارەکە و هەڵە کردو بەڵام تۆ زۆر قەت نەبۆ شتی وا ڕووبات بەڵام شتی تر ڕوویاوە یعنی بۆ نمونە ناوی شانۆکە و مخرجەکە نایەنم بەڵام لە ئیشە لە ئیشەکانمە ئەمەنە چوو بوومە دەورەکەەوە و ئەمەنە یعنی ئەتوان بڵم ڕۆڵەکە چوو بووە ناومەوە کە ئیتر وام لات لە کاتی پرۆڤا بوو لەسەر شانۆکە پرۆڤەمانە کرد لە پڕ مخریج وتی یەک دەقە بێ زەحمەت بوەسن ئەمەش وساین و وتی کاکە شەماڵ حیوارە نێتویڵی لە نەسەکان نییە چۆن نییە هی نییە کاکە وتم با من وام لەبەر کردوتی کاکە جان نییە بە زۆر جوانتی زۆر جوانە بەردەوام بە عینەن شێوە بیبیرەرەوە بەڵام تەسبیتی کە لە بەردەوام یعنی نەسێکی جیانیش بوو بەڕاستی بەڵام ئیترەوەنە چوو بە حوارەکەەوە ئەو حواری کە نووسرا بوو ڕاستە ڕەنگە عین مەعنا بێ بەڵام من بە قسەی خۆم ئەموت حازێکی خۆش بوو ینی ئێستا ژەیجێڕنەوە مخرجەکە ژەیجێڕێتەوە و ئەکتەرەکەی بەرامبەریشمە دووشیان لە ژیان ئەماون و لە ئەوروپانی چیان لە هۆڵەندایە چە لە نەرویجا شادان خان بەڕێستان هیچت لا دروست نەبوو کەوەکو ڕۆژانە ئەمەنە قسە خۆشی بێگومان لە کاتی ڕۆڵەکانە لەوانەیە شتێک ڕوویدابێ زۆر زمان لەگەڵ هەر زوبەی مخریجەکان بەتایبەتی لە کوردستان کە کارم کردووە پێشگی پیانتون شادان ئەوەی لەگەڵ ئێمە کارەکەی حەز ناکەم سەر مەسیلەکان تێکبی وەزعی مەسیلەکان بشێوێنی ینی ئەو کاتە گەنجیش بۆیە ینی فەرقی هەیە لەگەڵ ئێستا ئەو کاتە خوێنە گەرمە و ینی زۆر شتێ حەزەکی بیکەیت و گوێنی دەی شتێک و مخرجەکان پیانتون ئەم دەورەیە نامانێ مشاغبە بکەیت مشاغبە بکەیت تێتەوە منی ژەمە باشە ڕۆژێکیان زیاترم لەگەڵ هینا ئەو مشاغبانم لەگەڵ کاک غەفور عەبدوڵڵا ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانیە زۆر جاگەل کاک غەفور ئەو شتانەمانە کرد جاری ڕۆژێکیان لەبەر ئاوێنەکەم میکاجمانە کرد دەخەوەیەک ئاوێنەمانە بوو لە خوارەوە بۆ کچان و بۆ کوڕانیش هەر ئاوێنەکەی بەرنایە ئەمە بڕوا بکە تقریبا چارەکی زیاتر خەریکی ئەم جامانەی بۆ ئەی بەست منیش هەر وەستان بەدیێرە وتم تۆ کەی لاچێتی بۆ سەماومە ئیتەوە خەریکی عەرزەکەش دەست پێکە دەدەم باشە دڵی خۆمەوەتم بەخوا بێستە کەتێکی پێ بکەم ئەم جامال تۆ لا ناچینە وەڵای تر خۆی چاکرد دوێمەش خۆمان چاکرد چین خۆمان ئامادە کرد لە پشتی شانۆکە و تر چینە سەر مەسرحەکە و من شوێن غەفور کەوتم وڵا کە شوێنی کەوتم چوم لەو دەقەیە عەرزەکە دەستی پێ کرد غەفورێ بێ بچێ سەر شانۆکە یەکسەر جامانەکەم لێسان یەکسەر لێبسەم وەی ژێر مەسرحەکە و یەکسەر جامانەکە کەوتە ملی کە کەوتە ملی ئیتر نەیزانی چی بکەوتی باش شادە نەزانم توت ئەزانم توی تر چۆ سەر مەسرحەکە ئەنجا ئاکۆ عەزیز لەوێ بوو ئەویش لەسەر مەسرحەکە بوو لە مەشهەدەکە وا بۆ بێ ئاوا دەستی یەک بگرن ئەویش دەستی غەفوری ئاوا گرت بوو وتی شادان تەسەوەر ناکەی دڵی غەفور خوالی یاوە هەر نەبێت دوایی هاتووی بەش کاتێ یەکم لای کاک شەماڵ وەڵای من بەسەڵاتی شادانم نییە خۆ دەزانیت زۆر خۆش لە کاتی ئیشکردنە ینی خۆش ئەو شتانە تۆزێک جۆڵەیەکە تێکات من بەڕای من وا بوو هەموو وەختێ ینی هەموو وەختی حەزم کردو ئیشە بکەم کە خۆم مرتاح بم تیا و بزبێتە هۆی پێکەنینی دەور پشتەکەم و دڵخۆشیان کەم لە کوێ پرۆڤە تاکیەکانتانەکەن لەم غوربەتەیە کە خۆمان هەزانین هەموو کارەکان لە غوربەتا بەتایبەتی سنووردارە بۆ ئێمە تا بێ باشترین شوێن یاخود باشترین کات یاخود باشترین کەس کێیە کە ڕاهێنانە تاکە کەسیەکانی لەگەڵاکەی وڵا لە ڕاستیە ئێمە پرۆڤات مەرحەلەیە ینی هەنگاو بە هەنگاو هەنگاوی یەکەم خوێندنەوەی ینی تۆ شوێن هیچ گرنگ نییە گرنگەوەی شوێنێکی هادی بێ بێدەنگ بێ
بۆی توانی خوێندنەوەی خۆتی تیاکەی خوێندنەوەش ئەوە نەیەک جارێک بیخوێنیتەوە دوو سێ جار خوێندنەوە زۆرە ینی بە هەفتە تۆ بێ ئەمان شت خوێنیتەوە و بۆ ئێمە ئاسانترە لە شکات چونکە هەردووکمان بەیەکەوەی لە یەک ماڵای زۆر جار کە دەورمان بینیوە لە کاتی خوێندنەوە بۆ شیتەڵ و شرۆڤە و مناقەشەی ڕۆڵەکانیان دەخەکە بە عام خۆشتر بووە بە هەردووکمان چونکە هەتومان بەیەکەوە کارەکانمان کردو و ڕێی خۆماندا و جیاواز بۆ ڕاکان و گەیشتونەتە قەناعەت و یعنی یاریدە دەریش بووەوە کە چێتە مەرحەلەی پرۆڤۆ مەرحەلەی ئەوەی کەوایتر تۆ دەنگ بەرزکەیتەوە تۆ ینی عەربی پێڵێن ئیلقا بڵێن ئیلقای ئەو ڕستانە بکەی ئەو حوارە بکەی ئەوە ئیتر تووشی حاڵەتێگەری کە تۆ لە ماڵەکەی خۆتا هەرمەجال هەیە بیدایەت بەڵام نەشتوانی بە دڵی خۆت ئەو ئیشە بکەیت چونکە دەرو دراوسەیە ڕەنگە 4 هاوارکەی دراوسەکە کاتب زانین پۆلیس لە دەرگا بڵێەوە ژنەکە لێ یاوی بۆیە زەحمەتە جاری وا هەیە لە لێرە بڵین لە بەریتانیا یاخود لە هۆڵەندا هۆڵ هەبووە کە هەرزان بوو ینی هۆڵی گەڕک لە گەڕەکە هۆڵ هەیە بۆ کمیونیتیەکانە بڵێن زیاتر لە هۆڵەنداش پێڵن گورت هاوس لەوێ ئەمانگر بەکرێ ئەگەر لە حسابی خۆشی بە مەسەلە تۆ ئیگری بەکرێ بۆ ڕۆژێک بە 15 ئیرۆ 20 ئیرۆ ئەڵی چش ئەیەم ڕۆژەکە هەمووی ئەگرم و ئەچم پرۆڤێکی کامیلی خۆمەکەم خۆمی لاکەم بەشی هەفتێک ئاوا پرۆڤەمان تا گەیشتە مەرحەلەی کە ئیتر پرۆڤەکە ببێ بە پرۆڤەی کۆمەڵ بە کۆمەڵ ئەوسا بە کۆمەڵەکە ئیتر ئەبێ هۆڵێکی گەورەتر بگیرێ بێ شوێنێ بێ کە بتوانی هەر هەمووی بێکەوە بێ ئەمانەش بەڕاستی بڵین لە ئەوروپا ئێمە کە چەندین کارمان کردو هەمووی لەسەر حسابی گیرفانی خۆمان بووە ئیلا ئەو فەترەیە نەبێکە تێکەڵ بە تیپێکی هۆڵەندی بووی تیپێکی زۆر بەناوبانگە لە حەوزی دەنهاغ لە های لە هۆڵەندا ناوی گروپی درەنگە درەنگ گروپێکن زۆر بەناوبانن لە هۆڵەندا بە لۆکیشن ئیشەکەن زۆر تیپێکی تۆکمە و ئیشکەرن هەتا ئیستەش ئیشکەرن تا ئیسەش شانۆییان هەیە بەم کۆرۆنایەش ئەو تیپە ئەو گروپە هۆڵەندی و کەسانی زۆر بە توانای پرۆفشناڵی شانتیاکە لە دراماتۆرگەوە بڵی لە نووسەرەوە بڵی لە مخریجەوە بڵی لە ئەکتەرەوە گەنج و پیر ئەکتەریان هەیە 80 ساڵ ئەکتەریان هەیە 15 ساڵ گروپێکی زۆر مهمە ئەوانە ئێمە تێکەڵیان بووین تێکەڵەکەش بەواسطەی بەڕاستی بڵێم بەواسطەی کاک سیروانەوە بوو سیروان جەمال کاک سیروان جەمال لەوێ وەکو بدایەت وەکو دیکۆریست چوو کاری لەگەڵاکردن پاشان ئیتر ئێمەش لی نزیک بووین لیان نزیک بووینەوە تعارفمان کرد و ئەمانەی کاک سیروان تا ئێستش لەگەڵەوانی شەکاوەکو هەم دیکۆریست وەکو ستینۆگرافیا هەم ئەکتەریش کارەکە لەگەڵانە ئێمەش ماوەیەکی چەند ساڵێک بەیەکەوە کارمان کرد گروپێکی خۆمانمان هەبوو بەڵام مشتەرەک لەگەڵەوانە کارمان کرد لەبەرەوەی ئەوان تیپێکی تۆکمە و بینای خۆیان هەبوو قاعاتی خۆیان هەبوو نەقاعە قاعاتی خۆیان هەبوو چەند قاعە کارەکەمان زۆر ئاسان بوو ماتوانی هەر زۆر لە زۆر لە یەکێ لە قاعە بچکۆلەکان بخێنەوە بکەین پێکەوە مناقەشە بکەین پێکەوە تایەتە سەر ئیشەکە گەورە بوو لە کاتی پرۆڤاتی گەورەشە بە خۆڕایی قاعە گەورەکانیانی و پرۆڤمان زیاتر پرۆڤاتی ئێمە کە یەکەین زیاتر بە شەو بۆ چووکە کارمانە کرد کە لە هۆڵەندا کارمانە کرد لە دوای کار وایە بە شەو جاجگە لە شارێکەوە چین بۆ شارێکی تر بۆ پرۆڤایتە چەند سەعات دەکەماینەوە شەو درەنگە گەڕێن بۆ نمونە من و شادان و کاک سۆران و ئەگەر کشەکانیش بەشدار بوونە لە ئیشەکە دۆر درێختەوە بووە بڕشنە بۆ دەنها تقریبا سەعاتێ ڕێگەیە بە سەیارە هەموو ڕۆژێ ئەگەر ئەکتەر نەبوونایە بێگومان بۆردووکتان ئەگەر ئەکتەر نەبوونایە چ شتێکی ترە بوون بڵێن لە ژیانە وڵای بە نسبەت منەوە من ئەگەر ئەکتەر نەبوومە ئەرەکتەرە بوو ئەرەکتەرە بووی چکە نازانم هەموو جارە شادان پێم بڵێ
هەڵەش بەلا خەڵگەڵ شەماڵ هیچ شتێ نازانێت لە تەمسیلکە هیچ شتێکی کە من وام تەسەورە کرد بڵێ لەوانەیە گەرەکتەر نەبم گۆرانی بێژ بما لە بەرەوەی خاوەندەنگێکی پاک و خۆشیشی کاک شەماڵ ئەنجاکوا ئەوە ئەزانی چی مەسلەی گۆرانی بێژی بەڕاستی لای ئێمە ڕەنگە وچە نەزەرێکی تر هەبێ بەڵام نسبەن منەوە نەزەری من بۆ گۆرانی بێژ یعنی گۆرانی بێژ لای من زۆر قورسترە ئیشەکەی وەک لە ئەکتەر بەلای بەڕێستانەوان بەلای منەوە بڵێ بۆیە هەموو جارێت لە هەموو چاپێکەوتی شاپیان تۆ وەکو گۆرانی بێژ وتو بە کاکە لە ڕجاتان لێکم ئەوە پیشەیەکە هی من نییە نەکی من نییە من پێی ناوێرم پیشەیەکی زۆر گەورەیە من گۆرانی بێژنی من کابراایەکەم ڕەنگە دەنگم خۆش بێ ئەدام کرد ئەدای چەند گۆرانیەکەم کرد ئەتوانم ئەدا بکەم بەڵام من گۆرانی بێژ نیم چکە گۆرانی بێژ کۆمەڵێ مەقەومات هەیە تایە ئەو ساپیوتێ گۆرانی بێژ لێرەیە پرسیارێکم بۆ دروست بکات شەماڵ بەپی زۆرینەی ئەو شانۆگەریانەی کە جاران ئێمە مناڵ بووین یاخود لە تەمەنی بەڕێستانە خەڵکی تر لە خەڵکم بیستووە زۆربەی کات کە ئامادەی شانۆگەریەک بوون شانۆگەریەکە بۆ نمونە بەڕێستان خۆت گۆرانێک کەوتیاوتووە مەسەلەن دیدارێکم لەگەڵ مامساقم گین فەرەجا کرد ئەڵێ لە چەند شانۆیەکە من کە مۆسیقاکەم بۆ داناوە خۆم گۆرانێکم بۆ تۆ بڵین ئەمە یەکێک بووە لە فاکتەرە سەرەکیەکانی سەرکەوتنی شانۆکە کە دوو هونەری جوان ئاوێتە بوون لەسەر شانۆیە بەڕاستی ئەمە تەسەورەکەم لەو کاتەیە بەڕێستان ئەو دەورەتان بینی بێ ئایا هەر ئەم کارە ئەدرا بە بەڕێستان کە لەگەڵ شانۆکەیە گۆرانێکە بڵێ یاخۆت مەسەلەن شادانخانیش گۆرانی وتبێ لە شانۆگەریەکە یان کەسێکی تریژ وتبێتی بەڵێ بەڵێ لە چەندین کاری شانۆیی من گۆرانی وتووە لە بەروی ڕۆڵەکە پێویستی پێی بووە یاخود بۆ نمونە لە درامای ژیانە گۆرانی تایتڵەکە من وتومە بەڵام نمونەی تریشەیە ینی بۆ نمونە نیوەشەوە و ئێوارەیە گۆرانی کە هەردووچی شعری بەڕەحمەت بێ مامۆستا جیهاد دڵپاکن و ئاوازی هونەرمەندی خۆشەویست کاک سەڵاح ڕووفن ئەوە لە بەجیان ئاوازی پێما بێ مامۆستا ئەنوەرەوە نە ئاوازەکە نەخێر هەردووشی کاک سەڵاحە نە ژیانی مامۆستا ئەنوەرە نەخێر ژیان هی مامۆستا ئەنوەر نییە ژیان ئاوازەکە خۆی هەیە ئاوازێکی ئێرانیە بەڵام وە لەسەر تایتڵەکە نووسراوە بۆیە من لەسەر زەویەوە خۆی نەنووسراوە ئاواز نووسراوە ئامادەکردنی مامۆستا ئەنوەر ئامادەکردنەکە چییە لێرە یەکەم ئەگەر تۆ گوێ لە ئەسڵەکە بگری مەرابی بوسی ناوە گۆرانەکە گوێ لە ئەسڵەکە بگری لەگەڵ هەرچەنەکەمە هیرێکی تایە ینی هەست بە گۆڕانێکەکەی لە لەحنەکە لە ئاوازەکە ئەوەیە مەسەلەکە دەستکاری کراوە ئامادەکراوە و دواتر هەر خۆشی مامۆستا ئەنوەر چکەمانچەکە چعودەکە و چ ئاهات و دەنگەکە مامۆستا ئەنوەر خۆی ئەدای کردووە ئەوەیە ئەجنا هەرچەنەکەم ئەتوانین ئێستا کۆپلێکی بڵێنەوە بەڵێ باش هەرچەندەکەم ئەو خایەڵەی پێماستە بۆم ناخرێتانی و چوارچێوەی هەڵباستە ئەو خایەڵەی پێماستە بۆم ناخرێتانی و چوارچێوەی هەڵباستە لێک داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورم لێک نازانە هەمی دەروون بکایەوە تۆمە دەرکەوتایە دنیای جوانتر
لە بەهار دەرکەوتایە ئاواتی وا خەوبینی پرشنگدارتر لە ئەستێرەی قوبەیشی دەرکەوتایە مانای مەنی دەریایی کە نەرمە با لە ڕووی ئەیە بە ئەسپایی مانای مەنی دەریایی کە نەرمە با لە ڕووی ئەیە بە ئەسپایی دارکەوتایە ئەو دنیایە کە شیعری بێ فرمێسکا و زۆرتر لە فرمێسکاگری زەرداخەنەی بێ ئاوێنەی دەم و چاو تیشێگەدا ڕووناکترە لە هەتاو لە ناوەوە ئەجریوێنن ئەخوێنن هەرگیز قەڵەم بە کاغەزە ناهێنن بە کاغەزە ناهێنن هەر بژیت دەنگخۆش. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بەپی کاروانی هوەری بەڕێستان کاروانێکی دوور و درێژتان لە کاری هوەری و نواندنا هەیە بۆیە پێم خۆشە گوێ لە ڕای هەردوو بەڕێستان بگرم. بۆ گوێگرتن لە دەرهێنەر گرنگە لە کاتی ڕۆڵبینین و قسەکردنی هەرچەندە ئەگەر تەمەنی پیشەکەی بەڕێستان زۆر لە تەمەن و ئەزمموی دەرهێنەرەکە زیاتر بێت. من جوابم وایە شادەخان بەدڵی خۆتان بەڕای من جۆگرتن لە دەرهێنەر بەڕاستی بەڕای من ئەبێ گوێی لێ بگری ئەبێ بزانی دەرهێنەر چی ئەوێت لەو ڕۆچکە پاش ئەوەی کە تۆ ئەو پێڵێ ئەگەر تۆ قەناعەت بەوە نەبوو ئەتوانی مناقەشەی بکەیت بڵێ بەڕای من وایە بەس زیاتر دەرهێنەر سەرۆکە لەبیا لە کاتی ئیشکردنا من واڵێ بەڕاستی پێت بڵێ من ئەو کارانی کە کردومە لە خلالی ئەو چەندین ساڵی دوورودێژێکەوە لە کاری هونەریە بەشدار بووم زۆربەی دەرهێنەرەکان خۆم ناوتر بوون چوەک تەجروبە و چوەک تەمەن زۆربەیە بۆ جۆم لە هەمووشیان گرتووە. بەڕاستی مەسلەی هونەری علاقی بە تەمەنەوە نییە و زۆر جار تەمەنی تەجروبەش لە مەسلەی داهێنان و هونەرە لە ئەدەب و شیعرە دەوریی ئەو تۆ نییە. ڕاستە دەوری هەیە بەڵام زۆر جار خەڵکێک هەیە تەجروبێکی دوور و درێژیشی هەیە بەڵام نەیتوانیوە بەردێ بخاتە سەر بەردێ لە بناغی دروستکردنی دیواری تەمەنی هونەری خۆیان. بۆیە من وەکوتم زۆربەی زۆری ئەوانەی کەوا مخرجم بوون دەرهێنەرم بوون زۆربەیان دەرچووی تازی پەیمانگای هونەرە جوانەکان بوون لە تەمەن خۆم بوونیان تەجروبەیان کەمتر بووە بەڵام توانای هونەریان وای کردووە کە بتوانن ببنە مخرجی من و بتوانن ڕێنمایی ئیشەکەشم بکەنەوە. مەسەلەی دەرهێنەر و ئەکتەر گرێدراوی یەکن یعنی یەکیان ئەوی تر تەواوەکە چۆن ئەکتەر جۆڕایەڵی یاخود جۆ لە قسەی دەرهێنەرەگرێ بەبێ جۆدانە تەمەن بە هەمان شێوە دەرهێنەریش چاوەڕێ واکە کە جۆ لە ئەکتەر بگرێ بە پێ ئەو تەجروبەی خۆی هەیەی چ ئیزافەیەکە کات قسەکانی و ینی دەرهێنەرێ بە من ئەڵێ شەماڵ تۆ
يعني بۆ نمونە لەم ئیشەی ئەخیرمانە لە باوکە ڕاکسدیق هینێکی هەبوو تایبەت بوو یعنی جۆری کارکردنێکی و مەسەلا ئەیویست ملاحەزە بە من هاتە ژوور سەرم لە کاتی پرۆڤەکە ئەیوو کاکشمەوە ئەمەم ئەوێ ئەو هابێ بە دوو کەلیمە سێ کەلیمە لی داواکردم ینی وەک شۆنێک مطالبەیە کردم داوایە کردی و ئەمەوێ ئەمە ئەو هابێ کاکشمەوە ئەمە ئەم ئەو هابەیی مخریج من چی لێکە من هان ئەدا بۆ ئەوەی مراجع من لە حەزاتیش ئەمە دروست دەکات لە حەزات ئەمەی کە منم سێ بە دوور درێژەکەم خۆی لە حەزاتە وا لێکات جارێکی کە بچمەوە بە خانەکانی کتێبخانەی یاخود مەکتەب یا زەخیرەی وێنەکانمان کە لە ژیانمان گرتوومە بۆ ئیشی هونەریم مراجعەیەکی سەری بکەمەوە بزانم بە دوای بگەڕم ئەوەی کە سدیق ئەوێ بە خێرایی دەریگەم و ئەدای بکەم ئەمەیە ئیشی کاری هونەری لەبێن لە نێوان ئەکتەر و دەرهێنەرە ینی دان و وەرگرتنە لەلایەن هەردووچانەوە بۆیە من قەت مشکلەم نەبووە لەگەڵ هیچ دەرهێنەرەکە ئەگە بە پەمەنش کەمتر بوو بن لە من بە تەمەنی تەجروبەشیان ماڵەوەی خۆشە هەموو جارێ لە ژیانی ڕۆژانەشیە شت زۆر بە تەفسیل بازەکە هەموو جارێکە شتێک بۆ منی جێڕێتە لە شادان وەربا بۆ بژێڕان شەماڵی ئەخیرەکەی پێ بڵێ دەستکەوە تەفسیل خۆشە کە ئەوە توانێت ئاوا بە تەفسیل بەس من یەکسەر بە کورتی شتەکانێن بەدەستەوە بڵێم بچمە شوێنێک بێمەوانێ بچی بۆڵێ مەڵا ئەو ئەنجا دواتر پرسیار مەسەرەکەی ئێوەیان ئەوە ژوان بەس شەماڵ کرد وەکو چۆن لە نوکەوەی زۆر خۆش زۆر تەسەوڕەکەم ئەو کەسانە توانای نووسینیان هەبێ وەکو چیرۆک و ڕۆمان و ئانە لەبەروی جوانتر بیری فراوانە دەن لە چیرۆکەکەیان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەی زۆر جوان بوو شارۆی کوڕم بزە بە دووەکو خۆمە کە شتێکی بۆ بازەکەم خۆم ئەخیرەکەی ئێمە لەم شار و فڵان شت ئەو ئەڵێ باشە لەیەکتیەکە زۆر درێژ بنیاخەوە کارکردن چێژی لێرە زۆرترە کە ئێمە لە غەریبیان مەسەن کە کارەکەی یاخود لە ناو نیشتیمانە من جوابەمە بەدڵی خۆتان نەسکوامێکیان یەکسەر بڵێ من جاوێمە کارکردن لەبەرەوەی ئێمە چەند ساڵێکە کارەکەین و عەشقێکی زۆر پاکمان هەیە بۆ کارەکەمان لەبەرەوە بەڕای من لێرە بێ یا لە کوردستان بێ هەردووشی عین نیشتە کە ئەچیتە ناو ئیژەکەەوە ئیتر نازانی ئەم شوێنی کوێ ئەمە لە دەروی کوردستانەیە ناو کوردستانەیە کە تێکەڵی ئیشەکە بووی ئیتر بە عەشقەوە کارەکەی هەردووشی بەڕای من هەردووشی وەکو یەکە لای من طبعا لای من دەگەیشتم لەو پرسیاری جەناب دوو لایەنەیە لایەنێکیانەوەی کە شادان وتی مەسەلەی چێژ و عشقی ئیشکردنەکەیە کە چێژێکی یەکلایەنەی هەیە بۆ هەردوولا بەڵام لایەنێکی تر هەیە لە کوردستان بۆ من چێژ ئیشکردن لە کوردستان بۆ من چێژی زیاترە یەکەم تۆ لە کوردستان کۆمەڵێ شت هەیە بەردەم تا ئاسانکاری بۆ کراوە لێرە ئەم ئاسانکاریانەوە بۆ ناکرێت لەبەرەوە تۆ لە بری ئەوەی کەوا چێژی تەواو لە ئیشەکە ببینی لێرە ئەبێ مەجبوری بی مشتی خۆت مەشغوڵکەی بەو ئاسانکاریانی کەوا بۆت دەکراوە بەڵام لە کوردستانە ئەو ئاسانکاریانە دایم لە بەردەمدایە دوو بێ لەوەی کە تۆ ئەو کۆمەڵی کە کارەکەم بێکەوە لێرە لەوە زیاتر کەسی ترت لە دەور نییە هەر خۆت و خۆتی خۆت و ئەو کەسانن کەوا کارەکەکەن یعنی ئێمە لە باوکە ڕۆشین لێرەوە هەڵتەکەڵتەک بۆ سوید ئەوانەی تر لە ئەڵمانیا هۆڵەندا نەروی جوهاتن بۆ سوید هەرو مەجموعەیە بوو ئەچینە قاعەکە کارەکەمانەکرا هاتین لە دەرەوە نانمان خوارد چینەوە قاعەکە کارەکەمانەکرا هاتین دەرەوە ئامان خوارد یعنی ئەو هەیە بەڵام لە کوردستان سێرەکەی تۆ چیتە قاعەیە کارەکەی کەیتە دەرەوە کۆمەڵە هونەرمەندی تر لێ مناقەشەی شەکە یعنی چێژێکی تری هەیە سێ ڕووی بینەرەوە لە کوردستان بینەرە زیاترە لە کوردستان یعنی هەست زیاتر بە
بەو پردە ڕۆحیاتی لە بینی تۆ و بینەرە بەس لێرە بەهۆی هاتوچۆ بەهۆی نەبوونی کاتەوە لە بەهۆی مەسلەی دەرامەتەوە زۆر هۆ هەیە کە بینەری تۆ سنووردارەکە ئەو چێژە پێناخ باخشێ کە لە کوردستان ئەمە لەو ڕواجنا لە ڕووی ئیشکردنەوە و عشقەکەەوە ڕاستی کاشادان لێرە بێت لە کوردستان بێ تۆ عشق بۆ ئیشەکە چێژەکەی لێوەرەگری هەرلی وەرەگری بەس ئەو لایەنەش هەیە لە پاڵیشە. شادان فوئادی هونەرمەند چی بە شادان فوئادی مرۆڤەڵێ کاک شەماڵ بە هەمان شێوە شەماڵی ئەبەڕەشی هونەرمەند چی بە شەماڵی ئەبەڕەشی مرۆڤەڵێ؟ من بە شەماڵ ئەڵێم بەز نەبوو شەماڵ عاشق بوو بەز نەبوو شەماڵ ئەکتەری و هونەرت هەڵبژارد زۆر سوپاس کاک شەماڵ. منیش بە شادان ئەڵێم زۆر دڵخۆش ببەوەی کە توانیت کە لە ژیاناوی توانیت ئەگەر شتێکی بچووکیش بێت بۆ وڵاتی خۆ کردوتە بۆ نیشتمانی کردوتە شەر نییە مرۆڤ بەتەنها چەک هەڵگرێ و شۆڕشکا بۆ وڵاتەکەی من بە فەنەکەم توانیمە کە نقطەیەک بێ لە دەریا ئەوم کردو بۆ وڵاتەکەم. بەڕاستی دانیشتن لەگەڵ لە هونەرمەندی بە ئەزمموی وەکو بەڕێستانە لەگەڵ ئەم هەموو کارە جوانی کە کردوتانە بەڕاستی چێژێکی زۆر دەبەخشێ چێژی تایبەتی خۆی هەیە ئێمە بەداخە وردە و دەوا گەشتی نەکۆتایی بەرنامە پێم خۆشەوەکو دوو ئەکتەری بە ئەزمموی دیاری نیو سەدە زیاتریش ئایا هیچ پەیامێکتان هەیە بۆ ئەم گەنجانەی کە تازە دێنە بوارەکەوە؟ ڕوخسەت هەبێ من قسە بکەم من زۆر بڕوا و ئیمانم بە گەنجە و هەر لە ئیش کارەکانیشما دیارە یان ئەگەر تۆ مراجعی کارەکانم بکەی لە کوردستانیش زۆر لەگەڵ گەنجە کارم کردو ینی با ناوبێنم زۆربەی ئەوانەی کە تازە تەخەڕوجیان کردبوو لە ماحەد لە هاوڕێیانم شەفیق محەممەد و دڵشاد ئەحمەد و سدیق و ئەوانە هەر هەمویان ئەوەڵکاریان تقریبن لە کاری دەرهێنانە منیان من و شادان دەورمان بۆ بینی و باوەڕمان پیان هەبووە باوەڕ بە ئێستاشەوە باوەڕم بە گەنجە گەنجی ئەم سەردەمەش بوارێکی زۆر باشتری لە گەنجی ئەو سەردەمە ئەو ناوانەی کێنن بۆ هەڵکەوتووە لە ڕێی ئینتەرنێت و لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی بچووک بوونەوەی دنیا لە زانیاری و لە هۆشیاری و لە هەموو ڕوویەکەوە ئێمە کاتی خۆی کە گەنج بووین بۆ کتێبێکە چوین بە ئاسمانە لە سلەیمانیەوە چین بۆ کەرکووک لە کەرکووک بڕۆ بۆ بەغا بۆی کتێبە پاکی تو بیخوێنیتەوە مەزدەر نەبوو شت نەبوو ئێستا الحەمدولillah بۆ گەنج هەموو جیهان لە بەردەمیاتی ئەتوانێت خۆی ئەبدێتکە خۆی پەروەردە بکە و من لەو باوەڕام گەنجی ئیستا ئەگەر خۆبایی نەبێ ئەگەر هەڵپەی ئەوە نەکا لە شەو ڕۆژێکا بێ بە کوڕێک لە پڕێکا ببێ بە کوڕێک باشترین دەوریان ئەبێ بۆ داهاتووی هونەری کوردی لە هەموو بوارەکانە و من هیوای سەرکەوتن بۆ هەموو گەنجانە خوازم کە ئێستا دەوری باشیان هەیە بە تایبەت لە مەجای فیلمسازیە لە کوردستان. شادان خان منیش بە هەمان شێوە شەماڵوتی منیش بە هەمان شێوە بەداخەوە گەنجی کوردستان هیچ هەلێکی وای بۆ نەڕەخساوە هیچ ئاسانکاریکی بۆ ناکرێ لە وڵاتە هەموو شتەکان بەرەو دواوە ئەڕوا بەڵام لەگەڵ ئەو بەرەو دواچوونە هەر هەوڵی خۆیانێن یعنی ئەبێ ئێمە بزانین کە ئەو گەنجانە تاقەیەکی تەواویان پێیە هیوادارم هەمیشە لە سەرکەوتنا بیان بینم هیوادارم هەمیشە کاری جوان و باش بکەن هەرچەندە کە ئێمە لە کوردستان بووین بۆ چەند کارێکی جوان چوینەوانێ زۆربەی و کارانی کە بینیمان هەمووی یانیشتی تازەگەری بوو زۆر شتی جوان بوو لە کارەکانی پێشوونە ئەچوو ئیشەکانیان زۆر جوانە و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش. بەرنامەی مروارەکانی غوربەت ئەم جارەمان هەر زۆر تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان جیاوازی بەسەر بەرنامەکەمانە هاتووە بڕگەی زیادی
خراوەتە سەر بەرنامەکە ئەجا ئێستا هاتیینە ئەو بڕگەی کە میوانەکان دەبێ پرسیار لە خۆیان بکەن و خۆشیان وەڵام بدەنەوە منیش لەگەڵ بینەرە سیرتانەکەم مەسەلا من ئەمێ لە شادان پرسم ئێستا پێمەڵێ من لە شادان پرسم چ شتێکی منی بەدڵ نییە خۆتان جابنەوە شادان مەڵێ هەموو شتێکیم بەدڵە چونکە ئەو وەڵامەشمان قبول نییە جارێ ئەگەر پرسیاری لێ بکرد ناچووکە هەموو شتێکیم بەدڵە زووتر بمزانیا پرسیارەکە ئەو چی ئەگەڕام بە دوای شتەکانی تریە ئەو شتانی کە بەدڵ نازانم چیم بەدڵ نییە بەڕاستی هەموو شتێکیم بەدڵە هەموو شتەکانی ئای نازانم مەگەرۆل بڵێم ئەگەر جاجار عەسەبێ بێ و عەزیەتی خۆی ئەیە بڵێن ئەوم بەدڵ نییە کە بڵێن زۆر جار خواردنی صحی بەدڵ حەز لێ ناکە خواردنێک ناخوادت چ خواردنێکە بۆ دانا ئیتە برنج و شلێ دوو شلێ بە یەک شلاخوا گۆشت زۆر کەمەخوا یعنی ئەوە گلەیە زۆر جار خۆم هیلاکەم خواردن حەز لە چیەکەی ئەوەی بۆکەم سێکم نایخوا بڵێن گۆشت لێنێم زۆر تالیبی گۆشت و بریش گۆشتانە نییە زۆر بە دەگمەنە ئەو شتان ناخوات ئەوانی ناخۆشە بۆ من چونکە من خۆم هیلا کردو خواردنی بە حەزەکەم نایخوا بەزەوەی قەناعەتیشی هەیە یعنی کە ئەو خواردنەی نەخوارد نان و ماستێکیش بێخوا قەت تووڕە نابێت لەسەر نان خواردن یعنی ئەمێ جارێک تووڕە بێ جارێک بڵێ خواردنە ناخۆشە یعنی شتێک بڵێ بڵێ ئاخرەگە تۆ بۆم لێرەنەی کەس نامێ بۆ چۆن تۆڕابێ جاقی ناکەەوە خۆی ئێستا باشە فترێکە خۆی تقریبا نتوانێت بە حکمەوەی کە من ئیشمە کرد ئەمیش جارجا خۆی خواردنی دروست دەکرد بۆ خۆی کە تازە بیدایەتی ئیشکردن بوو لە هۆڵەندا ئیشمە کرد خۆی جارێکیان خواردنی بۆ خۆی لێ نابوو کە هات موتی شادا خواردن بۆ خۆم کردو ئەمەگە ناخۆش بووە لوتم گرتووە جا خواردومە وتی زۆر ناخۆش بۆ خواردنەکە ئینا بەڕاستی پیاوێکی پیاوانە هەتا بڵێ پیاو هەتا بڵێ خۆشەویستی من تاجی سەری منە شمال بەڕاستی خۆشیانی کە سوکاریشم هەموو خۆشیانی منیش کە سوکاری ئەوم هەمووی خۆشێ و یەکە بە یەکیان خەم سەرسەر هەر خۆشەویستی تۆ نییە شادانها خۆشەویستی هەموومانە کاشماڵ یاخواتە من درێژ بێ بۆ ئێوە بۆ ئێمەش بمێنێ هەموو جارێگەڵێن ئەمەل خانجانەمە جارێگەڵێم ئەو کەسانەی کە لە گەنجیە ئەم عاشقی ئەوان بوو شەماڵیان خۆشویست و شەماڵ ئەوانی خۆشویستوە منیش ئەوانم خۆشوی هەموویانم خۆشەوێ چونکە لە فترەیەکە شەماڵیان خۆشویستووە خۆ ڕخیان لی نەبوو تا من ڕخ هەڵگرم بەرامبەری بە ئێستاشەوە هەچ کەسێ شەماڵی خۆشویست بێ منیش خۆشمێ منیش ڕێزی لێگرم بەڕاستی ئەوە تەبیعەتی منە لەگەڵ شەماڵە چونکە خۆی مەگە پیاوێکی باشە بێ فەرتوفێڵە هیچم لاولای نییە یعنی ئەوە جێی شانازی منە هەمیشە شانازی پێواکەم خوا لە یەکتان نەکەیە خوا دەی پرسیارەکەی تۆ چییە بۆ کاک شەماڵ بە بیرمان مەبەرەوە شادانخان ها کاک شەماڵ بیستی وامان لێ بکە بیرمان چێتەوە باشە میشە پرسیارە لێکم ئەو شتە چی بوو کە وای لە تۆ کرد تۆ منە خۆش بێ لە بدایەتی خۆشەویستیمانە زانی ئێستا ئەمەلخان پرسیارێکی لێکردمەتی حیوارە گەڵم تەواویکە ئەو گوڵاڵەیە بۆ من نەبێ ئەیاڵم بۆ هیچ کەس بێ بەڵام خۆی لە ئەسلی ئەو حیوارە لە گوڵاڵە تیانیە ئەوە حیواری شەماڵ و شادان باوەڕەکەی هەچی سەیری کردو وای هەست کردو زۆر ڕاستیە من لە زۆر ئەخر ئەزانی بۆ کاتی خۆی کە ئەووەڵ جار شادانم دی لە ژیانە ڕەحمەت لێ کاک فوات هێنابووی بۆ کۆمەڵ ساڵی 75 با ئەش بەتاڵ بوو کۆمەڵ دانیشت بووین من چ بوومەوە بۆ بەغا بۆ مەحەتفون جەمیلە لە هاوین بوو کە ڕابوو بۆ شووی هاوینە کۆبنوویە کرا لە کۆمەڵ ئەزمەی کچ بوو هەر کۆ دەوری چێبینی پیا و دەوریجی دەبینی کۆمەڵ هەوڵیشی دا لە ئەندامەکانی خۆی خوشک و برا و کچ و ئەوانە بێنن کۆبنوویە کرا بۆ مەبەستە لەوێ کاکتا خەلیل هەستا یادگاری کچی ڕەحمەت بێ کاکتا یادگاری کچی خستە شانەکەوتی ئەمە کچی ئەم کۆمەڵەیە هێتە بۆ بەکارهێنانی وەکو ئافرەت لە ڕۆڵی ئافرەتە بە دوایە ڕەحمەت بێ کاک فوات هەستا کافوات سا دەستی شادانی گرت بردێ سەر مەسرحەکە من لە قاتی سەرەوە دانیشت بووم لەگەڵ یەک دوو برادرە
لە کۆبنەوەکە دانەنیشتبووین ئێمە بەسەرەوە دانیشتبووین خۆمانە بووین کە شادانم دی ئەو حوارەم وتم ئەم شادانە بۆ من نەبێ نایاڵم بۆ من ئاگاشم لێ نییە ناوەڵاگای لێ ئیتر ئەو برادرانەی سەک الحەمدلله ماوە شاهدن بۆ قسێ چکە برادری زۆر نزیکم بوون هەموو سەڕی یەکترمان زانی بەڕاستی من ئەو حوارم ئەو لەو لەحزەیە شتێک نییە ینی سەبەبێک نەبوو شتێک بوو حاڵەتێک سیر بوو وتر ئەو لەحزەیە بۆ یەکەم جار بینیم و حەزم پیاچوو ها کورد دەڵێ حەزم پیاچوو هەر تەمەن درێژ من خوا لە یەکتان نەکا دوانەیەکی زۆر جوانن ئیشەڵڵا دوای تەمەنێکی دوور و درێژ کاری زۆرتر چاوەڕێتان لێ یەکرێ کاری جوانتر هەر پێکەوە بن یاخوا ئەم جارە دەوری باوک نا کاک شەماڵ لەمەوەی دوا هەوڵە دەین چاوەڕێی دەورێکی زۆر قورس بێ نەنک و باپیرێکی ئاوا حەنون بە سۆز نەک بە پێچەوانەی هاملێت و باوکەوە بێ جا ئەمەل خانجان بەرهەمی ئەم خۆشەویستی من و شەماڵ دوو کچ و کوڕێکە کچە گەورەکەم شنۆ لەگەڵ شایی لەگەڵ شارۆیجان ئێستا ئێمە من و شەماڵ 4 نەوەشمان هەیە شنۆگیان دوو مناڵی هەیە نێرگز و مینا شاییگیانی شایی و مژدەش و دوو مناڵی هەیە نالی و زارا شارۆگیان هێشتا مناڵی نییە ناوینە تۆ لە ماڵەکە و خوا ئەوەی ئەم علمی تەکنەلۆجیایە باشە باس ڤایبەر و وەساپ و ئۆچوزام ئەمانە مەسنجەروانە نزیک دەکاتەوە لە یەکتری ینی سە بۆ نمونە شنۆ کشەکان لە هۆڵندن جار بەجار ئەتوانین بەڵام زیاتر پێمە لێرە شایی و مژدە و مناڵەکان شارۆ مەسەلەن لێرەن زووتر یەکتر بین بەڵام بنسبە شنۆ و مناڵەکانی نێرگز و مینە لە هۆڵندا باسی تەکنۆلۆژیاوە ئەتوانین نزیبی لێیانەوە کە هەموو کۆ بنەوە کوڕەزا و کچەزاکان کوامتان زووتر تووڕابن مەسەلەن دەستکاریەوە مەکە ئەوە تشکان بۆ یەک شتر بۆ بجێڕمەوە زۆر تایبەتە دانیشتبووم لێرە مناڵەکان هەر چواران ئەو سا کۆڕۆنانم مناڵتریش بوون لە ئێستا هەر چواران لەو ژوورە یاریانەکرد ئەو ژوورە ژووری شارۆ بوو سا پێشووی جابێت و ژندێنێ سیستەمی هەبوو سیستەمەکانیش لەبەرەوەی ئەوان لە هۆڵنداوە هاتبوون لێرە ئەنووسن شایی و ژمژدە و مناڵەکانیش لەبەرەوەی لە سنتەر بوون زۆر دوور بوون لە سنتەری لەندەن بوون هەر ئەو فترەیە هاتبوون لێرە ئەنووسن یعنی هەموو لێرە بوون خۆشە ماڵی باپیرە بەخوانەی بڕێ ماڵی باوکە ئێمە جوان بوو جێگا و ڕێگاکان کە شەو داخرا ئێترەوە نەبوو بڵێ هەڵێ گرمە و لولێ بوو ناشێ ئەخرا سەر سیستەمەکانی شارۆ هەڵ ئەچنرا بۆی ئەم شەویش دابخرێتەوە نیش لێرە دانیشتم سەیری مسەسەلەمە کرد مسەسەلەیەکی ئەبریشی بوو لە نێتفلیکس سیرمە کرد زۆر متابعەمە کرد جۆم لە دەنگەدەنگ و تەپەتەب بوو لەو ژوورە چون دەرگاکەم کردەوە عینەکەم لە چاوە بوو چون دەراکەم کردەوە وتمەوە چێسەکەم لەسەر هینەکە هەڵبڕ سیستەمەکە ئەو دۆشەکانەش بەس ینی تۆزشی مابوو سەریان با لە سەقفەکە منیش تووڕە بووم بەڵام ئەم عینەکەم کە لە چاوە بوو ئاوا چاوم بس کردەوە تووڕە بووتم نابشتی وا بکەنەوە عینەکەش زەڕەبینە چاوم ئەوەیتر گەوراکە نالی وتی بالەوە جا مناڵەکان ناوەکان هەموو پێم ناڵن بابە گەورەیان بابش گەورەوانە لە زمانی نێرگزەوە بۆی ئەوڵجار کە زمانی پژا بە بابە گەورە وتی بالەوە ئێستا هەر هەمویان پێ بەڵێن بالەوە نالی وتی بالەوە وتی تۆ تۆزە چاو بچوو کەرەوە یامە پڕبەی پێکەنی تووڕەبوون نەماشتم چێکەم بیکەن مناڵەکان پێێنە ئێرە مناڵەکان ێنێرە بە دایکیانە لێ بە باوکیان لێم لە پێێنە ئێرە دنیا بن بێ هەموو شتێکیان بۆ هەیە بۆ شادە دەرگای سەلاجەکەن و هەرچێگە ماڵی نەنک و باپیریانە هەرچێکن بادیکەن بەس خۆشیان زۆر فەقیرن زۆر هادین زۆر لەسەر خۆن یعنی هەموو شتێک بە پرزەکەن هەرچە بەندرێژ من خوانەی بڕێ ماڵی باوەکەر خۆشە کچ و کوڕ هەمیشە سەردانەکاتەوە نەنک و باپیرە بە هەمان شێوە هەر تەمەن درێژ بن خوانیان بڕێخوا زیادیان کا ئینشاءڵڵا بە لەشی ساغ و تەمەن درێژ زۆر سپاس ئێمە گەشتینە کۆتایی بەرنامە من بەپێی توانای خۆم کۆڵێ پرسیارم لێ توانیم کۆڵە زانیاریتان لێ وەرگرم
جا نازانم ئەگەر هەر شتێکم بیر چوو بێ دەرکم نەکردی بێ یاخۆت پێم پێ نەبرد بێ پرسیارە بکەم فەرمون لە خزمەتان ئەگەر هەر شتێک ما بێت. زۆر سپاس هەرچەنا من هەستم ناکەنەوە گەیشتبینە کۆتایی بەرنامەکە چکە بەڕاستی دانیشتن چاوپێکەوتنەکە زۆر خۆش بوو ینی لە چاوپێکەوتنی ڕسمیات ناچێ وەکو یەک ئایلە لە ماڵەکە دانیشتمیانناری بوو زیاتر ئەمە یەک دوو مادەم ئەم بەرنامەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێشکەشەکرێ پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کورد لە کوردستان یاخود لە هەر شوێکن هەن ئەەکەم و هیوادارم ڕانگی ڕەمەزان بێتە مانگی خێر و بەرەکەت بووە. منیش بە هەمان شێوە دەستان خۆش وێ بۆ ئەم بەرنامە ڕەنگینی کە لە دوورە وڵاتەوە تۆ بیری لەوە کردوتەوە کە ئەم بەرنامە قەشەنگ و ڕێکوپێکە دروستکەیت و بیکەی بە خزمەتێ بۆ خۆت و بۆ ئەو کەسانی کە لە دەروی وڵات دەژین دەستە خۆش و هەر سەرکەوتوبی. سوپاسی زۆرم بۆ هەموو هەوادارانی هەردووکمان کە هەمیشە بە وشەی جوان و بە کۆمنتی ڕێکوپێک بەسەرمانەکەنەوە چاوتان ماجەکەین ئێمە هەمیشە لە خزمەتی ئەو خەڵکین. زۆر سپاس تەمە درێژ بنیاخوا سپاس بۆ ئێوە دووبارە زەحمەتتان کێشا سپاس بۆ میواندارەکەی منتان کە قبول کرد هەرچەنە بەڵێ جوانی مروارەکانی غوربەت لەوەدایە ئەوەی کە دێتە بەرنامەکەەوە وای هەست پێ ناکەین کە ببێتە میوانێکی هەرەبێ لە کونێکەوە دانیشە و من پرسیاری تێگرم و ئەمانێ لەبەرێ گفتوگویەکی خۆشە مابەینی هونەرمەندان ئەیان دوێنین تا بتوانین جوانترین و باشترین پرسیاریان لێوەرگرین. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کاتی بەڕێستان من سپاسانەکەم بە ناوی خۆم و سەرجەم هاوکارانی بەرنامەکەمەوە دووبارە و سێبارە بەخێر بێن سەر و سەرچاو. زۆر سپاس بۆ خۆت و بۆ هاوکارانی لەشان ساڵ چێشتخانەی مروارەکانی غوربەت. سڵاو ئازیزان خۆشەویستان من ناوم لانەیە لە بێرمیگامەژین و دوو کچی چاوگەشتی جوانم هەیە بە ناوی کەلی و کلاراوە. خۆشحاڵم لە چێشتخانەی مروارەکانی غوربەت بەشداری ئەەکەم. بە خۆشحاڵیەوە ئێوەش لەگەڵ ما بن. زۆر بە خۆشحاڵیەوە خواردنێکی خۆشتان بۆ دروست دەکەم ئەوی شیرینەیەکی کوردەواریە هەموو جار خەڵک دروستێکە منیش حەزم کرد بە شێوەی پاکستانی یان هەندی دروستی بکەم. خۆشەویستە شێوازی دروستکردنی حەڵوای بە سمیت دروستی ئەەکەم. کوپێک شەکر کوپێک سمیت وە 3 کوپ ئاو بۆیە ئەم خیاسەم داناوە لە بەرەوەی هەمووی ئاوازەح بێ لە بەرچاوتان. گوێزی هەندی گوێزی کاکڵە باەم 1 دەنک دارچینی وە لەگەڵ حێلە. زەعفەرانیشمان پێویستە بۆ ئاوی شیلەکە. شێوازی دروستکردنەکەی کوپە شەکرەکە کەینە ناو مەنجەڵەکەوە پێش هەموو شتێک ئەنجا دوایی ئاوەکەی تێەکەین 3 کوپ ئاوەکە ئەخێنی سەر ئاگر و تۆزە زەعفەرانی تێەکەین لەبەر ڕەنگی هینەکەمان بگۆڕێت شیلەکە. باشە ئازیزان ئەگەڕێتمەوە وڵاتە تا تۆزێکی کە گوڵەکانم هەچ کاتێک ئاوەکە کەوتە قوڵپەقوڵ ئەها مێرولەی کرد دارچین و حێلەکەشی تێکەین. تاوەیەکی کەمان پێویستە بۆ سمیتەکە کە سووریکەینەوە من خۆم بڕۆنی بەتەری تێەکەم زبدە ئەمەی تێەکەم لەگەڵ زەیتی زەیتونە تۆش بە دڵی خۆت حەزت لە هەر شتێک بوو ئەتوانی تێکەیت ئاسیزەکانم. کە جوان ڕۆنەکەمان سوور بۆ قەرچە سمیتەکەی پێەکەین تا جوان جوان سوورە بێتەوە ئازیزەکانم. باشە گەشە سمیتەکەی پێەکەین تا جوان جوان سوورە بێتەوە ئەو ڕەنگەی کە بە دڵی خۆت بێت. باشە حەزت لێ بوو زۆر قاوەی بێ با قاوەی بێ حەزت لێ بوو کاڵتر بێ بە کاڵتر بە دڵی خۆتە ئەمەیان هەچ کەسێ بە ئارەزوی خۆی چۆنی پێ خۆش بوو
ئەو ڕەنگە دەبێنێت ئەو ڕەنگە بێت. کوڵەکانم ئەها خەریکە قاوەی واوی بێت. من حەزەکەم تۆزێکی کە تۆختر بێت. ئیتر ئێوە بۆ بە دڵی خۆتان ئەتوانن ئێستا شیلەکەی تێکەن، بەس من تۆزێکی کە شیلەکەی تێکەم. کوڵەکانم جا شیلەکەی تێکەین باشە لەسەر خۆ. بە دڵی خۆتان خەستی و شلیەکەی. من حەزەکەم تۆزێ شل بێت بۆ خۆم. ئێوە حەستان لێ توم بێت با توم بێت. لەسەری بۆستن تا جوان خەستە بێتەوە. من تۆزێکی کە دایەکەم. من کوژانمەوە و ئەیکەمە سەر قاپی پێشکەش. پێشکەش بێ بە ئەمەلخان، بێ ئەمەلخان ناخۆش. ئەو بایەمەکەیەکەینە سەر بۆ جوانی باشە. بەدڵی خۆت حەزت لە هەر شتێک بوو ئەتوانی تێیکەی. هەر کەسە و ئارەزووی خۆیەتی. چەنی حەز لێ بە شت تێیکە تێیکە. من بەس حەزم لەوە نەیە. ئەمەش گۆزی هەندێکە. هاتیە کۆتایی دروستکردنی حەڵواکەمان. بێ ئێوە ناخۆش زۆر زۆر خۆشە، زۆر بەتامە. هیوادارم ئێوەش تاقیکەنەوە و دروستی بکەن بەم شێوازە. ئەمە هاتیە کۆتایی بەرنامە. بەنیازی دیدار تا بەرنامەیەکی تر و دوو دەنگە مرواری جوانی تر بەخواتان ئەسپێرین. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.